حونەتەوە سەربەرزەکانم ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بە هیوای تەندروستی باش و سەربەرزی بۆ هەموو لایەتان. بابەتێکی گرنگی ئێستا کە ئەمەوێت بە کورتی باسی لێوە بکەم و یەکێکە لە پێشنیارەکانی ساڵی 2012 و ئەو واقعە حاڵەی کە ئێستا ئەیبینین لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستانە با بڵین وامان لێ ئەکات کە بچین بۆ بیرۆکەی تر بۆ چارەسەرکردنی کێشەکانیمان بە تایبەتی ڕای جیاواز و هەندێک کێشی سیاسی بەرچاو ڕوون و ئاشکراکەی بینین. خۆشەویستانم، ئێمەی کورد لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لەوەی کە ئێستا لەژێر دەستمانایە و بۆوانە شۆکە داگیر کرا، هەرچەنە من ئەوە بە تەواتی بە باشووری کوردستان نازانم، چەند جارێک گوتومە من باشووری کوردستان لە بنەڕەتە بە بەڵگەوانێک کەنداوی بەناو عەرەبکرا و بەناو فارسکراوە، بەڵام بە جارێ واز لەو بابەتە بێنین بۆ کاتی خۆی. ئێمە لە سفرەوە دەستمان پێ کردووە. خۆشەویستانم، بۆ ئەوەی کە ئێمە لە ڕووی خۆبڕێوەبەریەوانێ و کارگێڕی خۆمانەوە خۆمان بەهێزتر بکەین، پێویستمان بە دامەزراوە گەلێکی وەها هەیە کە ڕێژەی پێویستیان هەبێت و لە ڕووی چیەتی و چۆنیەتیەوە بتوانن خزمەتێکی باشتر بە گەل و نەتەوە و نیشتیمانەکەمان بگەێنن. ئەمەش ئەمان باتە سەر ئەو بیرۆکەیە کە برای خۆتان هەیەی، ئەویش ئەوەیە کە ئەکرێت ڕوو بدات، ئەکرێت دروستی بکەین، ئەکرێت پێکی بێنین و بریتە لەوەی کە ئێمە لەناو ئەم هەرێمی کوردستانی عێراقەیە دوو هەرێم دروست بکەین، یعنی دوو هەرێمی جیاواز باشە، هەر یەکەی حسابی هەرێمێکی فیدراڵی بۆ بکرێت لە عێراقا، بەڵام ئەم دوو هەرێمە فیدراڵیە لە عێراقا لە ناو چوارچێوەی هەرێمە کوردستانە یەکگرتووە گەورەکەی عێراقا بێت. واتە ئێمە ئەمەی کە پێی ئەوڵێ هەندێک کەس پێڵێن ناسنامە یان لە ڕووە مرۆیە عەقلانیەکەوە پێی ئەڵێن مرۆڤ بوونە مرۆڤانەی یەکەمان و کورد بوونە کوردانەی یەکەمان، بەمە بەم کارە لاواز نابێت و ناسڕێتەوانێ و لە ناو ناچێت. ئەمە پارچە پارچەکردنی کوردستان نییە، بەڵکو بە پێچەوانەوە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە هەر یەک لەم دوو هەرێمە بەرپرسیارەتیەکی زیاتریان بکەوێتە ئەستۆ و بە ڕوونی و بە شەفافێتەوە بە بەرپرسیارەتیەکی زیاترەوانێ هەوڵی خزمەتکردنی و ئیدارەدانی سنوورەکەی خۆیان و خەڵکەکەی خۆیان بدەن و خزمەتێکی زیاتر پێشکەشکەن و گەشە بدەن بە هەموو بوارە جیاجەکان لە هەر یەکە لە سنووری خۆیان. چونکە خۆتان نەزانن بەڕاستی بە تایبەتی دوو حیزبی دەسەڵاتداری یەکەم، یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات، هەر لەوەتەی هەبوون هەتاوەکو ێسەش ڕاجایی هەیە و ناشکرێت ئێمە تاماوەیەکی زیاتر بمێنینەوە بەم حاڵە، یان خوا نەکردە ئەمە ببێتە هۆی ئەوەی کە چوزانم هیچ شتێک لە ڕووی قانونی و دەستوریەوانەیە بە ناوی هەرێمی فیدراڵی و دەسەڵاتی فیدراڵی و ئەم نیمچە سەربەخۆیی کە کورد هەیەی لە ناو عێراقا نەمێنێت بکەینەوە ژێردەستی عێراق یان چوزانم هەرچی هێزێکی تر کە دەستیان وەرداوە لە ناو عێراقی ئێستایا و هەموو عێراقی ئێستاش تەنانەت بە دەسەڵاتی سەرۆکوەزیران و حکوومەتەکەیەوە نییە، هەموو لایەک باش ئەوە ئەزانن و ناشمانەوێت ئێمە بکەینە ژێردەستی ئەوان و ببینە پارێزگەیەک وەکو بەسڕەوە چیوان. ئەسڵەن ئەوە عێراق ئەگەر بەڕاستی وڵاتێکی فیدراڵی وە ئەنبار هەرێمێکی سربەخۆ وایە فیدراڵی بەسڕە بە هەمان شێوە یان کەربەلا و نەجەف و چەند شارێکتر لە چواردەوری بەغدا خۆی بۆ خودی خۆی هەرێمێک وایە، بەڵام بەداخەوە یعنی ئەمە لە مێژووە لە مێژووی سیستمی فیدراالیا یەکەم جارە وڵاتێک تەنها یەک هەرێمی تیابێ. جابۆیە خۆشەویستان ئەمە کورد بەهێزتر ئەکات، ئەمە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی
هەموو بوارە جیاجەکانی ترەوە و هەروەها ئەو کەسانی کە هاوبەشی و هاوڕپەیمانی و پەیوەندی دیپلۆماسی ئەیانەوێت لەگەڵ کووردا ئەمەش زیاتر ئەبێت و فراوانتر ئەبێت و بەهێزتر ئەبێت لەگەڵ کووردا ئەو کاتە نوێنەرانی ئەو وڵاتانی کە پیان خۆشە پەیوەندیان لەگەڵ کووردا هەبێت لە جیاتیەوەی لەگەڵ یەک هەرێمیان یەک لایەنە هەیان بێت لەگەڵ هەرێمەکەی تریش و لایەنەکەی تریش و لایەنەکانی تریشە ئەیان بێت بێگومان هەلی کار زۆر زیاتر ئەبێت و بودجە و داهات ئەو یەکێکە بێت لە بەرپرسیارەتە سەرەکیەکانی هەردوو ئیدارەکەی ئەم دوو هەرێمە یان دەسەڵاتدارەکانی ئەم دوو هەرێمە ئەبێت لێزانانە و زۆر دڵسۆزانە و بەرپرسیارانە ئەو سەرچاوە داهاتی و هەر سەرچاوەیەکی ترە باشتر بەکاربهێنن و زیاتر ئەبێ سەرچاوەکە بۆ خەڵک بۆ تاکی کورد بۆ خزمەتکردنی خاکەکە و نەتەوەکە باشتریش و ڕوونتر ئەبێتەوانێت کە ئەوان چۆن ئیداری ئەو سەرچاوانە ئەدەن بۆ بڕێوەبردن و گەشە پێدانی خەڵک و خاکەکە وەکو ئاماژەم بیا پێشتر ئیتر ئەم بیرۆکەیە بێگومان لە ڤیددیوەیەکی چەند خولێکیە هەموو بابەتەکانی باش و خراپیەکانی بەتایبەتی باشیەکانی کە زیاترە من نازانم خراپەی تیان نبینمەوانێ بە هیچ شێوازێک هەموو کورد لەگەڵی بێت یان بەشێکی یا کەس لەگەڵی نەبێت گرنگترین خاڵ ئەوەیە کە هیچ کوردێک نابێت لە بیری بکات ئەبێ هەمیشە لە بەرچاومان بێ وێنە گەورەکە ئەویش ئەوەیە کە ئێمەی کورد بەرپرسیارەتی خۆبەڕێوەبردنێکی ڕوون و ئاشکرامان هەبێت و پابەندبوونێکی تەواوەتیمان هەبێ بەوەی کە ڕێز لێکتر بگرین و بڕوامان بەوە بێت کە گفتوگۆی کراوە و ڕازگۆیانە و ئەوەی کە لە نیەتێکی باشەوانەیە چیش لە ناو نیەتی هەریەکەمانایە هاوڵاتیەکی ئاسایین یاخود سەرۆک و سەرکردەی حیزبەکانین ئەمە هەبێت بیپارێزین بە ئامانجی چی بە ئامانجی ئەوەی کە لە کۆتایی یا هەمووی ببێ بە خزمەت بۆ خودی خۆشیان و بۆ نەتەوەکەمان و بۆ خاکەکەمان چاوی یەکە بە یەکە تا ماچەکەم هەر بژین هەمیشە بەسەری بەرزەوە بە هیوای ئەوەی کە کورد سنگ و قورسایی زیاتر بێ هەم لەسەر ئاستی نێوخۆیی هەم لەسەر ئاستی هەرێمی هەم لەسەر ئاستی جیهانی چاوی هەموو لایەکتار ماچەکەم هەر بمێنن بە شادی و سەری بەرزەوە